بۆ یەکەم جارە دوای ریفراندۆمەکەی باشووری کوردستان یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی لەسەر یەک مێز کۆ ببنەوە. کۆبوونەوەیە کە دەیانەوێت سەرەتایەک بێت بۆ کاری هاوبەش لە پێناو دۆخی سیاسی هەرێمی کوردستان. والله ئێمە دوولایانی سیاسین پێمان خۆش بوو دیدارێک لە نێوان مەکتەبی سیاسی هەردوو لامانە هەبێ و ئەمڕۆ پێشوازیمان لە وەفدی یەکگرتووی ئیسلامی کوردستان کرد و لەسەر وەزعی کە لە عێراق و لە هەرێم و ئەوەی کە هەیە قسە و باسمان کرد. خاڵێکی سەرەکیش پەیوەندیەکانی نێوان هەردوو لامان بوو وەکو دوولایانی سیاسی و دوولایانی ئیسلامی بڕیارمان وایە ئێمە ئەم جۆرە دیدارانە و ئەم جۆرە گفتوگویانە لە نێوانمانە هەبێ و بە تایبەت لایەنە سەرەکیەکان یاریمی کوردستان کۆبنەوە و قسەیەکی جددی و ڕیشەیی باس لە بارودۆخی هەرێمی کوردستان بکەین و چۆن وا بکەین کە ئەو لایەنە سیاسیانە پێکەوە هەوڵ بدەین ئەوەی کە ماوە بە دەستمانەوە بیپارێزین و هەوڵیش بینەوەش لە دەستمان دەرچووە بیگێڕینەوە و بە پێی دەستوری عێراق لەگەڵ بەغداش بکەوینە گفتوگۆ و کێشەی سەرەکیە ملەتە ئێمە کە ئێستا کەم موچەیی و بێموچەیی و ڕوبع موچەیی و مەترسی ئەوەیشە کە نەمێنێ. کۆبوونەوەکە لە ئەنجومەنی سیاسی کۆمەڵ لە سلێمانی بەڕێوە چوو. جگە لە باسکردنی پەیوەندی نێوان هەردوولا چارەسەری کێشەی لیستی خزمەتیش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکە بوو. لەو بارەوە یەکگرتوو دەڵێت لیستی خزمەتی هەڵنەوەشاندوێتەوە و ڕێخستنەوەی بە لیژنەیەک سپاردووە. والله جای ترە بێ کە ئەبێ ئیشی لەسەر بکرێ. والله بڕیارێ بە شێوەیەکی باسی بارودۆخەکەمان کرد. بڕیارە لیژنەی هاوبەش کۆبێتەوە چارەسەری بکە. لە دوای ریفراندۆمەوە ئەوە یەکەم کۆبوونەوەی نێوان کۆمەڵ و یەکگرتووە. هەردوو لا پێیان وایە دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان لە لێواری داڕوخاندایە. بۆیە ئەوەی لە ئێستادا گرینگە گرێدانەوەی پەیوەندیەکانە بە جۆرێک هەردوولا بتوانن کاریگەری زیاتر لەسەر بارودۆخەکە با ڕاستەی دەرباسکردنی خەڵک لە قەیرانەکان دابنێن. ڕەمێ عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.